یاخوا وەخێر بێن میوانی ئازیز یاخوا وەخێر بێن میوانی ئازیز وە ڕۆژی وەهات وە شەوی پاییز بەخێر بێن بۆ یادی 34 ساڵەی دامەزانی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد. ئەمڕۆ 34 ساڵە کۆمەڵەی کەلەپور بەدەیان چالاکی هەمە جۆری ئەنجام داوە. دواتر هاوکارم سەرکەوت عەلی پێشکەشتان دەکات. هەتاکوی ئێستا لە پایتەختی ڕۆشنبیریدا لە تەنها ژوورێکی بینای تۆفیق قەزاز داین و لەسەر گیرفانی ئەندامەکان کرەی خان و کارەبا و ئاو ئەدەین چونکە سەر بە خۆین و کەس ئاوڕمان لێ ناداتەوە و پابەندی هیچ حیزبە گروپێکی سیاسی نین کۆمەڵەی کەلەپور. جێگەی خۆیەتی سوپاسی ئەو بەڕێزانە بکەین کە بۆ کار و چالاکیەکان هاوکاریمان دەکەن. سوپاسی مامۆستا عەلی ڕەشید کەریم دەکەم هەمیشە خەمخۆری کۆمەڵەکەمانە. سوپاسی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی ئازیز دەکەین کە هەمیشە هاوکارمانن. سوپاس بۆ ئێوە. کۆمەڵەی کەلەپور خۆبەخشانە و خۆنەویستانە کاریان کردو لە ماوەی 34 ساڵدا ئەرشیفێکی دەوڵەمەندی تۆمار کردو کە بەداخەوە لایەنی پەیوەندیدار نەک هاوکار و پشتیوان نەبوو، بەڵکو ئەگەر لە دەرگاشیان درابێ نەک هەر دەرگایان نەکردوێتەوە، بەڵکو وەکو قاپی ئەلحەد بێدەم ماوەتەوە. کۆمەڵەی کەلەپور بەردەوام کاری بۆ زیندووکردنەوە و بەرز و پیرۆزڕاگرتنی جەژن و بۆنەکانی کورد کردووە و دەیکا. هەر لە جەژنی نەورۆز کەوا بۆ 28 ساڵ دەچێت یادکردنەوە و ئاگرکردنەوەی ئاگرەکەی نەورۆزی مامەیارە بە نەریتی ساڵانە کراوە. تا ئێستاش 25 ژمارەی ساڵنامەی گەڕی نەورۆز ئەم نەورۆزە دەبێتە 26 چاپ و بڵاو کراوەتەوە و هەموو ئێوارێکی نەورۆز بێ بەرامبەر دابەش کراوە بەسەر خوێنەراندا. هەروەها خەڵاتی نەورۆز بڵاوکردنەوەی ساڵنامەی سلێمانی، پاشکۆکان، ساڵنامەی بەرات و شەوی چلە. بەڕێزان، کورد نەک خاکەکەی بۆنە و جەژنەکانیشی داگیر کراوە و وابەستە کراوە. بۆیە کۆمەڵەی کەلەپورکار بۆ زیندووکردنەوە و بەرز و پیرۆزڕاگرتنی بۆنەکانی کورد دەکات. نمونەی شەوی بەرات، ئەو بەراتەی بۆنەیەکی کوردیە و لە سەدەی چوارەمی کۆچی بە ئایینی ئیسلامەوە وابەستە کراوە کە هەموو نووسەر شوانم شوانێ بەرتاوێ بەستانانم بۆ باوێ بڵێ خۆچاک دەناسم دایمە دەدوێی لە باسم ئاورێکت تێبەرداوم ڕەحمێکت بێ بەحاڵ. ئێمە 34 ساڵ پێش ئێستا ئەم کۆمەڵەیە لە سلێمانیدا مەسراوە بە هاوکاری چەند ئەدیب و نووسەر و فۆلکلۆریست و کەسانی تایبەت بە ئەو بوارە. لەم ڕۆژەیە هەموو ساڵێک ئێمە لە یادی کۆمەڵەی کەلەپورە بەپێی توانای خۆمان بەپێی بەرنامە ڕێژەکانمان ئەندامێکی چالاک بەسەرەکەینەوە ڕێزلێنانێکی بۆ ئەەکەین. یاخود بۆ ئەو کەسانەی کە کۆچی دواییەکەن چلیان بۆکەین ساڵانیان بۆ کرد، بەڵام لە یادی کۆمەڵەیە زۆرترین کات کەسانێکی چالاک لە بوارەکەیە بەسەرەکەینەوە. بۆ ئەم ساڵیش بەهار کارگەچی کە یەکەم ژن بووە لە کۆمەڵەی کەلەپورە بۆتە ئەندام، ئەم ساڵ ڕێزلێنانێکی تایبەت بۆ ئەو ئەنجامە درێت. لە پاڵ ئەوەشە باسی چالاکیەکانی ئەو ساڵانی ڕابردوو ئەو ئەندامە کۆچ کوردوانەی کە کۆچی دواییان کردووە بە شێوازێک لە شێوەکان بەسەرەکرێنەوە لەم ڕۆژەیە. لە ماوەی ئەم 34 ساڵەیە کار و چالاکیەکانی کۆمەڵەی کەلەپور زۆر بووە. هیوادارین بۆ لەمە و دواش زیاتر پەرە بە کەلەپور و نەتەوەی کورد بدەین بۆ ئەوەی کە مۆرگینەتەوەکەمان بەرەو باشتر و بەرەو پێشەوە بڕوات. هەموو ئێمە وجودی خۆمان لەم ساڵ بۆ ساڵێکی تر زیاتر گەشەی پێدەین. هەر کامێک لە ئێمە کە کارێکی پێ ئەسپێردرێ ئەم ساڵ بۆ ساڵێکی تر زیاتر خۆمان ماندووەکەین بۆ ئەوەی زیاتر خۆمان
خۆمان بسەپێنین کە بوونی خۆمان لە کۆمەڵی کەلەپورە وەکو ئافرەتێک یاخود وەکو کچێک بتوانین مورکی گەنەتەوەکەمان بپارێزین.